کەرکووک قودسی کوردستانە. ئەمە یەکێکە لە وتە بەناوبانگەکانی سەرۆک مام جەلال وەک ئاماژەیەکی گرینگە بۆ ئەوەی کەرکووک وەک ئەوەی بە ناوچەیەکی جێناکۆک ناودەبرێت بەشێکی دانەبڕاوە لە کوردستان و کەرکووکیش وەکو کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەو قودسەیە کە بەلای موسڵمانان و هاوڵاتیانی عەرەبەوە پیرۆزی و گرنگی خۆی هەیە. دیسان ڕۆژی مرافعە گەورەکەی مام جەلال لە ڕۆژی 9 شوباتی 2004 وەک هەموو نەتەوەی کورد هەستایە سەرپێ و بە بەڵگا مێژوویەکان سەلماندی کە کەرکووک کوردستانیە و بەوەش توانی لە قانونی ئیدارەی دەوڵەتی مەجلیسی حکومی ئەو کاتە دەستوری عێراق وەک یەکێک لە مافەکانی کورد بچەسپێنێت. بێگومان ئەمە دیتی یەکێتی و سەرکردایەتیەکەیەتی بۆ سەر لەبەری ناوچە جێناکۆکانی تر کە دەبوو بە پێی مادەی 140 دەستوری عێراقی چارەنووسی ناوچە جێناکۆکەکان دوای هەرسێ قۆناغی ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی تا کۆتایی ساڵی 2007 یەکلایی بکرێتەوە. بەڵام تا ئێستا مادەکە جێبەجێ نەکراوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەرگیز ئامادە نەبووە سازش لەسەر ناوچە جێناکۆکەکان بکات. ناوچە جێناکۆکەکان کە لە باکووری خۆر ئاوا تا باشووری خۆرهەڵات درێژ دەبنەوە واتە لە قەزای شەنگالەوە کە سەر بە پارێزگای مووسڵە تا پارێزگای کەرکووک و دواتریش تا دەگاتە قەزای بەدرەی سەر بە پارێزگای کوت وەک پشتێنەیەک درێژ بووتەوە. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پێداگری لەسەر کوردستان بوونی ئەو ناوچانە پشتی لە گفتوگۆ دانوستان لەگەڵ لایەنە سیاسەکانی تری عێراق و پێک هاتەکانی تری ئەو ناوچانە نەکردووە و بەردەوام هەوڵی داوە لە ڕێگای و توێژەوە کێشەی ئەو ناوچانە یەکلایی ببنەوە. خودی سەرۆک مام جەلال بەردەوام کۆکی کارێکی سەرسەخت بووە لە ناوچە جێناکۆکەکان. بۆ نمونە لە 22 تەمووزی ساڵی 2008دا فراکسیۆنە عەرەبیەکان لە پەرلەماندا دانیشتنێکی داخرا و نهێنیان کرد بۆ تێپەڕاندنی پڕۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە پێشنیازێکی تایبەتی بە کەرکووک لە خۆ گرتبوو. لە کاتێکدا یاسا میکانیزمەکانی هەڵبژاردننی بۆ ناوچەکانی تری عێراق دیاری کردبوو ئەوە بوو لە کۆی 142 پەرلەمانتار 127یان دەنگیان بۆ بەرژەوەندی یاساکەدا و پەراوێزی نسابی خۆی تەواو کرد و بەڵام بە بێ بەشداریکردنی نوێنەرانی کورد. لە بەرامبەر ئەو دەنگدانە نهێنیەدا کە مەحموود ئەلمەشهەدانی سەرۆکی پەرلەمان سازی کردبوو، سەرۆک جەلال تاڵەبانی بێد و دڵی مافی ڤیتۆی لە بەرامبەر پڕۆژە یاساکە بەکارهێنا و ڕێگای نەدا بچێتە بواری جێبەجێکردنەوە.